لە ڕۆژی دووشەممە 3 نیسانی 2023ەوە ئاسمانی تورکیا بەڕووی بەکارهێنانی ئەو فڕۆکانەدا داخراوە کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە بۆ تورکیا گەشت دەکەن یان ئاسمانی وڵاتە بەکاردێنن کە تا ئەم ساتە هیچ پلانێکی جێگرەوەی دڵخۆشکار بۆم بابەتە نییە. دوجار هاوڵاتیانی سلێمانی و هەموو ئەوانەی ئەم فڕۆکەخانەیە بەکاردێنن تووشی زیان و ماندووبوون دەبن. سڵاوتان لێ بێم کاتتان باش. دەمەوێت بزانم زیانەکانی ڕاگررتنی گەشت بە ڕووی سلێمانیدا لە تورکیا و ئەوروپاوە لە هاتن و چووندا چیە و چۆنە بە تایبەتی لە ڕووی بازرگانی و گەشتیاریەوە کە لە ئێستادا مەزەندە دەکرێت 6 ملیۆن دۆلار زیانی هەبێ بە تایبەتی بۆ ئەو چەند مانگەی گەشتەکان ڕادەگیرێن نەیان نەدەچن. ئایا شوێنگرەوەی ئەو دۆخە چییە؟ وەتەنیا ئەوەی کە زیان دەکا فڕۆکەخانەی سلێمانیە یان ئەو وڵاتانەی کەوا گەشتەکانیشیان بۆ دەچێ یان لێوە دێن. لەسەرم بابەتە بنکۆڵکارێکی ور دەکەین بە تایبەتی کە ئەمە یەکەم جار نییە ئەم گەشتانە بە ڕووی سلێمانیدا دابخرێن. لەگەڵمان بن. داخستنی ئاسمانی تورکیا بە ڕووی گەشتە ئاسمانیەکانی سلێمانیدا یەکەم جار نییە و چەند جارێکی دیکە و بە پاساوی جۆرا و جۆر ئەو وڵاتە ئاسمانی خۆی بە ڕووی فڕۆکەخانەی سلێمانیدا داخستووە. لە ساڵی 2007 و کاتی ڕێفراندۆمی سەربەخۆیی کوردستان کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریشی گرتەوە. لە ساڵی 2018دا بەهۆی گرتنی دوو ئەندامی میتی تورکی لەلایەن گەریلاکانی پەکەکەوە لە نزیکی بەنداوی دووکان لەسەر و بابەتەش حکوومەتی تورکیا بەهرۆز گەڵاڵی نوێنەری یەکێتی لە ئەنقەرە ڕەوانەی هەرێمی کوردستان کردەوە. ئەمەش دیمەنەکانی ئەو کاتەن تا ئەم ساتەیەش نوێنەرایەتیەکەی نەکراوەتەوە. لە سەرەتایان مانگەشدا جارێکی دیکە و بە ئیمێڵێک و چەند پەیامێکی بەرپرسانی تورکی ئاسمانی وڵاتەکەیان بەڕووی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی داخستەوە. ڕۆژی چوارشەممە 12 نیسانی 2023 بە سەرپەرشتی سەرۆکوەزیران مەسرور بارزانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبوویەوە. لەم بارەیەوە سەرۆکوەزیران بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە سەرکۆنی هێرشکردنە سەر فڕۆکەخانەی سلێمانی و هەر بەشێکی هەرێمی کوردستانی کرد و ڕوونیشی کردەوە کە حکوومەتی هەرێم ئاگداری ئەو جم و جۆڵ و کارانە نین کە لە فڕۆکەخانەی سلێمانی دەکرێن و لە دەرەوەی یاسا بەرکارەکانی حکوومەتی هەرێمن و ناکرێ حکوومەتی هەرێمی کوردستان ئاگداری ئەو کار و جم و جۆڵانەی ناو فڕۆکەخانەی سلێمانی نەبێت. سەرۆکوەزیران جەختی لەوەش کردەوە کە ئێمە بە هەموو شێوەیەک لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویستی سلێمانین و نابێت باجی ئەو ڕووداوانە بدەن. دوای گفتوگۆ و ڕاگۆڕینەوەش ئەنجومەنی وەزیران بڕیاریدا حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی لێکۆڵینەوە بە دوواداچوون و دەرخستنی ڕاستیەکان بۆ ئەو ڕووداوانی فڕۆکەخانەی سلێمانی دروست بکات. لەسەر ئەو پرسە مەولود چاوژۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند بەهۆی بەکارهێنانی فڕۆکەخانەی سلێمانی لەلایەن پەکەکە و یەپەگا و بەکارهێنانی چەند هێلیکۆپتەرێک کەوا بە وتەی ئەو پارتەکەی تاڵەبانی ئەم هێلیکۆپتەرانی لە فەڕەنسا کڕیوە و بۆ تیرۆرستانی تەرخان کردووە. لە ئەنجامدا ئەو ئاسمانی بەکارێن هێناوە ئاسمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیە. هەر بۆیە هەر فڕۆکەیەک لەوێ هەستا بێت ناتوانێ بێتە ناو ئاسمانی ئێمەوە واتە تورکیا. دوای چەند ڕۆژێک چاوەڕوانی و تەنانەت ڕاستپاردنی بەرپرسانی فڕۆکەخانەکە لەلایەن ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بەرپرسانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئامادە نین هیچ چاوپێکەوتن و دیدارێک لەسەر ئەو بابەتە ئەنجام بدەن. ئەوەش لە کاتێکدایە ئیدارەی پێشووی فڕۆکەخانەکە لە دۆخی دژوارتر و داخستنەکانی پێشووی ئاسمانی تورکیا بەڕووی سلێمانی هەرگیز دەرگای فڕۆکەخانەکەیان بۆ میدیاکان دانەخست بوو. تایر عەبدوڵڵا بەڕێوەبەری پێشووی ئەو فڕۆکەخانەیە بۆ بەرنامی بنکۆڵ دەڵێ پێویستە تورکیا لەسەر داخستنی ئاسمانی وڵاتەکەی بەڕووی فڕۆکەخانەی سلێمانی پاساوی یاسایی بدات بە عێراق. ئەگەر نا دەبێ عێراقیش هەڵسێ بەڕێکارێکی تایبەت و فشار و کاردانەوە دروست بکە و نەهێڵێ فڕۆکەی تورکیا بەسەر ئاسمانی عێراقدا بڕوە. هەرچی پەیوەندی بە دوا هەوڵی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیش هەیە لە ئاگاداری یەکدا ڕایانگەیاند لە زیادکردنێکی ئاشکرادا گژ و گیای نەدووراوەی نێو فڕۆکەخانە دەفرۆشرێ لەگەڵەوەی گەشتیاران چاوەڕێی هەواڵی دیکەن. لە سنووری پارێزگای سلێمانی 180 نووسینگە و بریکاری گەشتیاری هەن
کە ڕۆژانە ڕێکلامیان بۆ گەشتی تورکیا دەکرد بەڵام بەشێک لەوانیش ڕێکلامەکانیان ڕاگرتووە. سەرۆکی لە سلێمانی نووسنگە و کۆمپانیەکانی گەشتیاری ئاماژە بە زیانی کۆمپانیاکانیان دەکا بە جۆرێک زۆربەی کات دوای مانگی 5 کە وەرزی گەشتکردە زۆربەی فڕۆکەکان بەپڕی دەڕۆشتن کە هەریەکێکیان 180 گەشتیار کەمتر ناگرێ بەڵام ئێستا بە ڕۆشتن و هاتنەوە لە 6 بۆ 7 گەشتیار تێپەڕ ناکە. بریتەکانیش لە $250 تاوەکو 400 بۆ $450 دەست پێ دەکات. کۆمەڵی کۆمپانیا نووسینگەکانی گەشت و گوزار لە شاری سلێمانی ئەندامەکانی لە 180 بۆ 200 کۆمپانیا و نووسینگە و بریکاری گەشتیاری کە لە شاری سلێمانی چواردەوری سلێمانی کارەکەن لە 70 بۆ 75 کارەکانمان لەسەر وڵاتی تورکیایە. زۆربەی زۆری ئەو بریتانێکە لەم هەفتایە لەم دەڕۆژەیە کراوە بەڵێ تەقدیریان لە دەوری 200 بۆ 300 بری دەبێت کە دەستکاری کراوە. ئەو زیرانە چین کە بەر بازرگانە نەکەون بە تایبەتی لە کارگۆ و لەهێنانی ناردنی شمەک. بەڵێ خۆت ئەزانی زۆربەی زۆری بازرگانەکانی شاری سلێمانی وەکو وەکالەتی زۆر بەراندیان وەرگتووە لە وڵاتی تورکیایە کە ئەمانە زۆر زەرەرەومە بن بۆ چکە جاران بارەکانیان لە ڕێی کارگۆوە لە ڕێی ئەمە بۆی سەریع بگاتە ئێرە بە تایبەتی دەم کاتی ئێمە کە دانیشتوین نزیکی جێژی نەبێن بارانە بگاتەوە ئێرە ئەماش کێشێکی زۆریان بۆ دروست دەبێت. هەلی کارمان ڕەخسانە بۆ کەسانی کە لە بەیەکەوە ئیژەکەین زۆربەی زۆری ئەگەر بە ئیش و بێکار بێ وەکو خوانەخواست وەکو کاتی دوای کۆرۆناکەمان لێتەوە مەجبورین دووبارە ئیتر کارمەندەکان کەم بکەینەوە مەجبورین باسە ئیشێکمان کەم بکەینەوە. لە ئێستادا فڕۆکەخانەی سلێمانی نزیکەی نیوەی ژمارەی گەشتەکانی ڕایگیراون لەوانە تورکیش ئێرلاین 11 گەشتی چوون و هاتن، عێراقیە 3 گەشت، کۆندۆر 2 گەشتی چوون و هاتن بۆ دۆسڵدۆرف سلێمانی دۆسڵدۆرف لەگەڵ گەشتێکی تایبەتی گەشتیاری پێگاسۆسی تورکی بڕیار بووە لە مانگەکانی داهاتوو ژمارەی گەشتەکان بۆ تورکیا زیاتر بکرێ. گەشتە بەردەوامەکانی هەفتانە لە فڕۆکەخانەی نێودوڵەتی سلێمانیەوە بەم شێوەیەن: هێڵی ئاسمانی عێراقی 12 گەشت، لوبنان، میسر، دوبەی و بەغدا، قەتەر ئێرلاین 7 گەشتی چوون و هاتن، ماهانی ئێرانی 3 گەشت، ڕۆیاڵی ئوردونی 3 گەشت، فلای دوبەی 3 گەشت. کۆمپانیاکانی گەشتیاریش کەوا ساڵانە 2 جۆر باجیان لەسرە بیدەن ئاماژە بە زیانی مادی و معنەوی دەکەن کە بۆ ماوەی 3 مانگی داخستنی گەشتەکان بە ئاسمانی تورکیادا دروست دەبێ. مەبەستیشمە بزانم ڕێگەی شوێنگرەوە هەیە یان نا. ئەوە چۆن ڕاستکەینەوە کە هەندێک لە میدیاکان باسییان لەوە کردەوە هەموو ئەوروپاش گەشتی بەڕۆی سلێمانیا داخست و کەواش نییە. وڵاو بەداخەوە هەواڵە زۆر خراپ بڵاو بووەوە. ئەوروپا گەشتی بەڕووی سلێمانیا دانەخستووە. تورکیا وڵاتی تورکیا دوایەوەی گەشتەکانی بۆ سلێمانی و بە پێچەوانەوە داخست ڕێگە نادا ئاسمانی وڵاتەکەشی بەکار بێ بۆ ئەو گەشتانەی دێ بۆ سلێمانیان لە سلێمانی و ئەڕات ترانزیت. بەڵێ ڕەحلاتەکانی ئەوروپاش ئێستا لە ئێستای بە ناچاری گەشتەکانیان بۆ سلێمانیت هەڵۆشێنەوە لە بەرەوەی تا ئێستا بۆ پەلەپەلە نەیانتوانیان ڕێڕەوەیەکی تازە بدۆزنەوە بۆ سلێمانی. زیانێکی مادیمان هەیە لەگە زیانێکی معنەویە. زیانە مادیەکە ئەو گەشتیارانەی کە گەشتەکانیان هەڵەوەشێنەوە یان بڕیاریانداوە گەشت بکەن بەڵام پەشیمان نەبنەوە گەشت ناکەن ئەوە بۆی مابێتە زیان خۆی لە خۆیان ڕێژەی فرۆشتنی بلیتەکان کەمە بێتەوە. زیانێکی ترمان هەیە مەسەن تووشی کێشابین لەگە گەشتیارەکانە. ئێستا لە تکتی بڕێوە لە فڕۆکەخانەی سلێمانی و ئێستا بە ناچاری بێ بیخاتە هەولێر یا بیخاتە کەرکووک یان نەی بڕیوە ئەوێ بڕێت پێشتر سعرێک بووە ئێستا گرانترە لە مەتاڕەکانی ترەوە. ئەمە و دوو جۆرە زیانەمانەیە. زۆر باشە باسی جێگرە و شوێنگرەوە کرێ بۆ هێڵی تورکیا. ئەو شوێنانە کوێن دەناتانکو کەسێکی شارەزا لەم بوارە ئەتوانرێت ئاسمانی تورکیا بەکارنێنرێ و لە دوو ڕێگەی دیکەوە گەشت هەبێ بۆ سلێمانی؟ خۆی دوو ڕێیتر هەیە بەڵام تورکیا بە حکومەوەی لۆکەیشنەکەی زۆر استراتیجیە ئاسان نییە بۆ پەلەپەلە ڕێگایتر بدۆزێتەوە. ڕێگایتر هەیە ئەو نەبێنە بەڵام مەودای گەشتەکە زیاترێ بێتەوە شەبێتەوەی تێچوو گەشتەکە تۆزێک زیاتر کات و تێچوو زیاکە. ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرنامەی بنکۆڵ باس لەوە دەکا کە تا ئێستا هیچ گلەی یەک لەلایەنی مەدەنی لەسەر فڕۆکەخانەی نێودوڵەتی سلێمانی بۆ ئەوان نەهاتووە. بەڵام لایەنی ئەمنی پەیوەندی هەیە بە وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی یاسایش کە ئەوان وەکو وەزارەتەکەی خۆیان تێکەڵی نابن. لە ماوەی ڕابردووشدا لەلایەن دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقی چەندین جار وەکو نمونە باسی فڕۆکەخانەی سلێمانی کراوە. بەشێکی زۆری خولی پێگەیاندنی کارمەندانیش لەسەر ئاستی عێراق لەم فڕۆکەخانەی ئەنجام دراوە.
لە ئیدارەی مەدەنی فڕۆکەخانەی سلێمانی ئەوەی کە لە بەڕێز کاک هەندرێن بەرەوبەری گشتی کە بە وەزارەتەوە گەیشتووە بە هیچ شێوەیەک هیچ کێشەیەکیان نییە. بەڕاگررتنی کەش لە سلێمانی کەش لە هەولێر بە هیچ شێوەیەک زیاد نابیت، بەڵام شینە ژمارەی مسافر زیاد بیتن. کەشتەکان لە فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر بەردەوامن لە بۆ سەرتاسەری دنیا. ڕۆژی پێنجشەممە 13 نیسانی 2023 پات ڕایدەر وتەبێژی پێنتاگۆن لەباری هێرشەکەی سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئاشکرای کرد. لێکۆڵینەوە لە ڕووداوەکەی فڕۆکەخانەی سلێمانی دەکەن کە ئەو موشەکەی ئاراستە کراوە تەنیا 100 متر لە کاروانی هێزەکانیانەوە دوور بووە. پات ڕایدەر ئاماژەی بەوەش کرد لە 2014ەوە لە جەنگی دژی داعش هاوپەیمانی هەسەدەن و هیچ قوربانیەکیشیان لە ڕووداوەکەی فڕۆکەخانەی سلێمانی نەبووە. April 7, convoy including US personnel was fired. حوتی نیسان کاروانێکی ئۆتۆمبیل کا سەربازی ئەمریکیشی تێدا بوون بە ئامانجگیران لە هەرێمی کوردستان لە نزیک سلێمانی. وەک دەزانن هێزەکانی ئەمریکا لە سووریا و عێراق بۆ هاوکاری هێزە خۆجیەکان لەوێن بۆ شەڕی دژ بە داعش. لەو هێرشەدا هیچ قوربانیەک نەبووە. هێرشەکەش لە دووری زیاتر لە 100 متر لە کاروانی ئەو ئۆتۆمبیلانەوە بووە کە سەربازەکانی ئێمەی تێدا بووە. سنتکۆم ئێستا سەرقاڵی لێکۆڵینەوەیە لەو هێرشە. وەکوتم ئەرکی سەربازەکانی ئێمە هاوکاریکردنیەوە هێزانەیە لە شەڕی دژی داعش و ئێمە هاوکاری عێراقیش دەکەین لەو شەڕە. تا ئەو کاتی لە حوتی ئەم مانگە هەمووان لە بردومانێکی درۆن بە ئاگا هاتن کە لە نزیکی پەرژینی فڕۆکەخانەکە درا، فۆکەسی زیاتر کەوتە سەر ڕاگررتنی گەشتەکان و گەڕان بە دوایی هۆکاری بردومانەکە. تا ئێستا دوو لیژنەی حکوومەتی و پەرلەمانی لە بەغداوە هاتوونەتە سلێمانی. هەموو هەوڵەکانیش لە چوارچەوی ئیدانەکردن تێپەڕی نەکردووە. سەرکۆنە و ئیدانی تونگی ئەمر دوو ڕووداوەیان کرد و ئومێ دەکەین بە حکمەتێکی باش و بە گفتوگۆیەکی شیاوانەی دەوڵەتی عێراقی حکومەتی هەرێمی کوردستان و ئێمەژە دام و دەستگاکانی حکومەتی خۆجی کار بکەین لەگەڵ دەوڵەتی هاوسێمان تورکیا بۆ ئەوەی کە ئەم گرفتانە و ئەم کێشانە و ئەم ڕووداوە نەخوازراوانە چارەسەر بکەین. ندین وەنستەنکر ئیدانەی دەکەین و بەداخەوەین بۆ هەر دەست درێژێک بۆ سەرخاکی عێراق و بەتایبەت بۆ ئەوەی لە پارێزگای سلێمانی ڕوویدا بەرگری لە سەروەری عێراق و پارێزگاکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی سلێمانی دەکەین. زیانی خەمڵێنراوی دارایی کە بەهۆی ڕاگررتنی گەشتەکانی تورکیا بەڕووی ئاسمانی سلێمانیدا دروست دەبن بەم جۆرەیە. پێشبینی دەکرێت وەکو بەرپرسانی تورکی دەڵێن داخستنەکە بۆ 3 مانگە زیانی 7 ملیۆن دۆلاری لێ بکەوێتەوە. 3 هێڵی ئاسمانی داخراون. تورکش ئێرلاین، هێڵی ئاسمانی عێراقی، لە هەمان کاتە هێڵی ئاسمانی کۆندۆر. 369 گەشت ڕادەگیرێن. بەشێکی زۆری گەشتەکان ترانزێتن بۆ ئەوروپا. زیاتر لە 58,000 گەشتیار لەو بڕیارە زیانمەند دەبن. هەروەها تەنیا بەهۆی وەرنەگرتنی باجی تکت فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی 3 ملیۆن و 100,000 دۆلار زیانی بەردەکەوێت. فڕۆکەخانەکە تەنیا لە هاتن و دەرچوونی فڕۆکەکان زیانی 800,000 دۆلاری بەردەکەوێت. لە هەمان کاتدا کۆمپانیاکانی گەشتیاری لە فرۆشتنی تکت زیانی 2 ملیۆن و 400,000 دۆلاریان لێ دەکەوێت. باڵاوگەیە لە سلێمانی کەوا بانزینی فڕۆکە دابین دەکا، ئەویش بە هەمان جۆر زیانی گەورەیان دەبێت. لە ماوەی ئەو 3 مانگەدا کارگۆ و کۆمپانیەکانی ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی نزیکەی لە 160 بۆ لە 170 چالاکیەکانیان کەم دەبێتەوە. بە نزیکەی مانگی 600 بۆ 700,000 دۆلار فڕۆکەخانەکە زیان دەکات. بەرپرسانی یەکێتی هاوردە و ناردنکارانی سلێمانیش بێجگە لە باسکردنی زیانەکان کە بە وڵاتی تورکیاش زیانی گەورەی هەیە، نایشارنەوەکەوە هەندێک بازرگان بەهۆی دووبارەبوونەوەی ئەو دۆخانەوە شارەکەیان جێهێشتووە. ئەوەش لە کاتێکدایە کە بەشی سەرەکی کەلوپەل و خواردنی ئەم ناوچەیە لە ڕێی مەرزی وشکانی وەکو باشماخ و پەروێزخانەوە دابین دەکرێت، بەڵام هەندێک کەلوپەلی سەرەکی دیکە لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانیەوە لە ئەوروپا و چینەوە دێت. زەرەرە بۆ هەرێمی کوردستان و هەروەها زەرەری شەبوو بە وڵاتی تورکیا ئەوەندەی کە ئێمە زەرەر دەکەین ئەوانیش لەوە زیاتر زەرەر دەکەن. هەندێک لە بازرگانمان هەبووە، هاوردەکارمان هەبووە بچێتە شارێکی دیکە نیشتەجێبێ بەهۆی زروفی سلێمانیەوە. هەیە بەڵام کەمە هێشتا، ینی بەڵام ئەم دیاردەیە گەر وا بێ بەڕاستی زیاترە بێ. تا ئێستا
زیاتر هاوردەکاران ما بازرگانان ما سلێمانی بەجێ بێڵن بەجێ بێڵن بەڵێ يعني مسنا بغاء أسنا وليل أسنا معنا لبد أو أم حالته هي أقل حالتي مطاروش تاعنا بدوام بالتأشير سقام جديا نقرتها كاريجري سبع زاد روسك زور دروز به وبعد كان مرتحملي أو ذاك مجبورين لو كان بقارن لە ئێستادا دەوترێ عێراق لە ئەگەری سەرنەکەوتنی هەوڵەکانی بۆ لابردنی گامارۆکەی تورکیا ئەوە بیر لەوە دەکاتەوە ئاسمانی ئێران و سووریا وەک جێگرەوەی ئاسمانی تورکیا بەکاربهێنێ هەرچەندە ئەم هەوڵە لە کاتی گامارۆکەی کاتی ڕیفراندۆمی سربەخۆی کوردستانیش تاقی کرایەوە سەری نەگرت کۆمپانیا و هێڵەکان ئامادە نەبوون کاروان یاروەی زەندامی لیژنەی پەیوەندەکان و گواستنەوەیە لە پەرلەمانی عێراق باسیەوە دەکات هەموو ڕێگەیەکی یاسایی و دیبلۆماتی لەگەڵ تورکیا دەگر نەبەر ئەگەر ئەنجامی نەبوو بە ناچاری دەبێ بە دوای جێگرەوەدا بگەڕێن ڕەنگە بژاردەی یەکەم بەکارهێنانی ئاسمانی ئێران یاخود ئاسمانی سووریا بێ هەروەک باسی دووبارە ئەگەری گەڕانەوەی یەکێتی و نوێنەرایەتیەکەی دەکەین بۆ ئەنقەرەی پایتەختی تورکیا من پێم وانی عێراق بگا بەوەی کە ئاسمانی خۆی بە ڕووی تورکیادا بخە هەم لە ڕووی ئالۆگۆڕەوە هەم لە ڕووی جوڵەی مەتارەوە هەم لە ڕووی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا ناگەیانێ بەو ئاستە و هەم ڕەنگە لەبەر ئێمەوەش نەکە حاڵەتێکە بەڵام ئێمە عێراق پێشەوەی بگەێنێ بەوەی کە ئەمیش ئاسمانی خۆی داخە بە ڕووی تورکیا وەسائلی زۆرترە کارتی زۆرترە توانێ بەکاری بێنێ باشترین کارتیشی ئەوەیە بەڕێز سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی ئەتوانێ ئەمە لەگەڵ تورکیا چارەسەر بکە زۆر باشە هەر وەزیری دەروی تورکیا کە خۆ دامەژت پێکرد نوێترین قسەی ئەوەیە ئەڵێ لە سلێمانیدا پەکەکە باڵا دەستە کار ئاسانی بۆ کرێت ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانیش و حیزبەکەی تاڵەبانی ئەهێنێت ئەم تۆمەتانە ڕاستن ئەم تۆمەتانە ئەساسێکی نییە بەڵام دەوڵەتێکی وەکو تورکیا هەر یەک لەم دەوڵەتانی دراوسێ ئەزانن یعنی ئێمە ئەو بەشانەی تری کوردستان بە حکومی علاقەی نەتەوەییمان بە حکومی هاخوێنیمان لەگەڵیانە هەموو هێزە سیاسیەکان پەیوەندیان لەگەڵ هێزەکانی پارچەکانی تر هەیە بەڵام ئێمە وەکو یەکێتی لەگەڵ ئەوە نەبوونێ قەت یعنی دەستێوەردان لە خەباتی چەکداریان بکەین یاخود پاڵپشتی ئەسکەریان بکەین پەیوەندی ئاشکرامان لەگەڵ ڕۆژئاوای کوردستانەیە و شانازیشی پێوەکەین چونکە ئەم پەیوەندی بیرمان نەچی ئەم پەیوەندیە بەشێکی زۆری ڕاستە پەیوەندی بە هاونەتەوەی ئێمە هەیە لەگەڵ ڕۆژئاوای کوردستان بەشە هەرە گەوراکەی پەیوەندی بە شەڕی داعشەوە هەیە و ئەم پەیوەند ئەساسی ئەم پەیوەندی ئێمەش ئەم هەمانگەی ئێمە لە ژووری ئۆپەراسیۆنی هاوبەشەوە دەست پێکا کە ئەمریکیەکان و هاوپەیمانان دروستیان کرد لەو کاتەی کە ڕۆژئاوا و تایبەتی شاری کۆبانیە لە ئەگەری کەوتنا بوو 6 ساڵە بێت یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرایەتی لە ئەنقەرە نەماوە کە پێشتر کاک بایرۆز گەڵاڵی بوو ماوەیەکی دوور و درێژ نوێنەری یەکێتی بوو لەوێ بەڵام نەما هیچ هەوڵەکەیە بۆی دووبارە نوێنەرایەتیتان بگەڕێتەوە بۆ ئەنقەرە خۆی لە ڕاستیە ئەوەی یەکەم ئەوەی کە ئەم قرارەیدا تورکیا بوو تورکیا بڕیاریدا نوێنەری ئێمە لە تورکیا دەرکە وەزارەتی خارجی تورکیا و ئەو کاتەش ئێمە وتمان تورکیا قرارێکی خراپی داوە چونکە نوێنەری یەکێتی ئەو کاتەش پاساوی هەبوو وەڵا نوێنەری مام جەلالە لەوێ نوێنەری حزبی مام جەلالە دەرکردنی نوێنەری حزبێکی وەکو یەکێتی لە تورکیا بۆ ئوسلوبە لە ڕاستیە لە ڕووی سیاسی و لە ڕووی دیبلۆماسیەوە جوان نەبوو ئەمە ئەمێنێتەوە یەک پاکێژە لە ڕاستیە ئەم نوێنەرایەتی ئەمە بگەڕێتەوە مەتار چی لێ ئەگەڕێتەوە سەر علاقاتی ئێمە و تورکیا علاقاتی یەکێتی و تورکیا ئای بەرەو ئاسایی بوونەوە چێت و ئەم ئاسایی بوونەوەی علاقاتی یەکێتی و تورکیا بەندە لەسەر چی ئەگەر مەرجی تورکیا مەرجەکانی ئەوە بێخوا نەخواست ئێمە ڕاکێشێ بۆ ناو ئەوەی کە بەکارمان بێنی و بەشمان بەسەرا بسەپێنێ کە دژی پارچەکانی تری کوردستان بەکارمان بێنێ لە ڕاستی ئەوە بۆ ئێمە گونجاو نییە ئەمەوێ ئەوم بۆ ڕوون بێتەوە کە تا چەندە و تۆمەتانی حکوومەتی تورکیا دەیداتە پاڵ سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان حزبەکەی تاڵەبانی لە ڕاستیەوە نزیکن ئایا ڕاستە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هەیمەنی بەسەر سلێمانیدا کێشاوە بە دوای قسەیەکدا دەگەڕێم هاوپێچی بەڵگە بێت بەڕێ شوێنی فیشەکەکان لە ژوورەوە ژووری کۆبوونەوەمان لەوێش فیشەکەەکانی پێ ڕاستیەکی حاشا هەڵنەگرە کە پەکەکە هەیمەنەی لە سلەیمانیا هەیە
ئەوەی دانیشتووی ئەم سنوورە بێ گوندەکانی بە تایبەتی لە پێنجوێنەوە تا ئاگاتە نزیکی قەندیل بە تایبەتی گوندە سنووریەکان ئاگادارە کە پەکەکە بارگایان هەیە بوونیان هەیە گومرگ ئەسێنن سەرانە ئەسێنن زانیاری هەیە گوایە ئەوەی کە پێڵێن مرتەزقە لە پاکستان و ئێرانەوە لە سنووری سلەیمانیەوە گوازنەوە بۆ سووریا بۆی شەڕ بۆ ڕژێمەکەی حافز ئەسەد بکرێت لە پشێویەکانی ئەم چەند ساڵی ڕابردوو پەکەکە لە سلەیمانیا چه ڕۆڵێکیە بوو ئەوان بە مەفرەزە بە ئۆتۆمبیل 4 تا 5 ئۆتۆمبیل لە گوندی قامیشەوە بەسەر شاخی دابانەوە بە پرسیار لە گوندنشینەکانی ئێوێ هاتوون پیرەمەگرونیان دۆزیوەتەوە ئێمازانی شەڕی جەبهەیی هەبوو لە لیژنەی ناوچەی پیرەمەگرونی پارتی دیموکراتی کوردستان پەکەکە هێزێکی سەربازی ناردەبوو بۆ هێرش بۆ سەر پارەکەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر ئەمە هەیمەنە نەبێ هەیمەنەی سەربازی و سیاسی نەبێ چییە؟ پارتی قبوڵی نییە کە حیزبێک جا هەر حیزبێک بێ پەکەکە بێ یار حیزبێکی تر بێ بە هۆکاری هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان یەکێتی پێی وایە تەنها لە پێناویەوەی کە پەکەکە بینی لەگەڵ پارتیە خۆش نییە بەهۆی ئەو دەسوەردانە نەشیاوانەی کە پەکەکە لە خاکی هەرێمی کوردستانە ئەیکا کەواتە ئەبێ ئەم داڵدەی بدا و بۆ شێوەیە هەیمەنەی بۆ هینکە قسەکە لێرە ئەوەیە داڵدەی داوای یان ناتوانێت هەیمەنەی پەکەکە لەسەر خۆی لابات داڵدەدان چییە ئێستا بارەگایەکی زۆر لە ناو شاری سلەیمانیە پرۆژەی داهاتیان هەیە زنجیرە فرۆژگایان هەیە لە سلەیمانیە کەناڵی تەلەڤیزۆنیان هەیە ئەکادمیایان هەیە ئەمانە دەبقە بوو وەکو چۆن بڵێ هەیمەنەیەکیان کردووە کە یەکێتین ئێستا دەرەقەتی ئەوە نایە کە سنوورێک بۆ ناتوانێت هەیمەنە کۆتایی پێ ناتوانێت یان نایەوێ ناتوانێت چونکە ئەزانی فترەیەک قوبات تاڵەبانی ویستی کۆتایی بەو هەیمەنە بێنێ بە مەرجێک خەتێکی ترانزێک لە ناو خاکی ئێرانەوە بۆ سنووری سلەیمانی لە تورکیاوە بکرێتەوە ویستی کۆتاییان پێبێنێ چەند فلیمێکی لێ قەدەقەکردن لە سینەماکان پێشکەش بکرێنەوە چەند چالاکیەکی زۆر کورد بەڵام هەیمەنەی پەکەکە لە سنووری فستیڤاڵی فیلمی سلەیمانی زۆر زیاترانی تورکیان نویست بەڵێ زۆر زیاترە لەوە هەیمەنەی پەکەکە لە سلەیمانیە زۆر زیاترە لەوە ئێمە بینین ساڵی 3 بۆ 4 کادری باڵای پەکەکە لە ناو سلەیمانیە تیرۆرەکرێ وای لێ هاتووە پەکەکە خەباتی سیاسی خۆی لە قەندیلەوە گواستۆتەوە سلەیمانی و هەروەها بۆتە قوربانی بەڵێ بە دڵنیاییەوە بۆ لەبەرەوەی ناوچە گەشتیاریەکانی تۆ ئێستا کۆمەڵە گوندشینە مەحروم بوون بە بەڵگەوە بڕۆن لە ئاسایشی سلەیمانی پرسن ئەو گوندشینانەیە لە بەتایبەتی سنووری پێنجوێن و شارواژێڕکاچنەوە گوندەکانی خۆیان لەلایەن ئاسایشەوە ئاگادارەکرێنەوە کە هەوڵ بدەن ئیسیفزازی پەکەکە نەکەن بارەگایان هەیە لەوێ لە ئێستادا هەموو ئەوانەی ناچارن گەشت بکەن بلیتەکانیان گۆڕیوە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و کەرکووک بەکاردێنن ڕەنگە لە دوای کۆتایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز خواست لەسەر ڕێگەی گەشتکردنی وشکانی زیاتر ببێ کە تەنیا گەشتێکی ئەم پاسە VIPیانە لە سلێمانی بۆ ئیستانبول 36 کاتژمێر دەخایەنێ $65 تێچۆکەیەتی. والله صراحة حاليا احنا عندنا ضغط. لە ئێستادا بە شێوەیەکی نائاسایی فشارێکی زۆرمان لەسرە بۆ ڕێگەی وشکانی چونکە ئەزانن ئێستا ڕێگەی ئەسمانی بۆ تورکیا لە سلێمانیەوە نییە. گەشتیارەکان ڕێگەی پاس و وشکانی هەڵدەبژێرن چونکە نرخ و ڕێگاکەش گونجاوە. هەر بۆیە ئێستا سەرسنوور هەندێک ڕۆژلۆدی زۆری لەسرە هەندێک کاتی دیکەش کەمتر هەر بۆیە زۆربەی گەشتیار بە پاس دەڕۆن. ئەگەرچی تورکیا ئاسمانی بەڕووی سلێمانیدا داخستووە بەڵام لەسەر زەوی تا ئەم ساتەش پرسی پێدانی ڤیزاکەی لە سلێمانی بە شێوەیەکی ئاسایی دەڕوات بڕێوە. هەرچەند دەویستم لەگەڵ ئەو کۆمپانیایی کەوا ڤیزا دەبین دەکا لە نزیکەوە باسی وەستانی گەشتی ئاسمانی و نرخی گرانی ڤیزایان لەگەڵ بکەم کەوا ئێستا بۆ هەر ڤیزایەک بڕی $180 وەردەگیرێ و زۆری حاڵەتەکانی ڕەتکردنەوەی ڤیزا و نەگەڕانەوەی پارەکانیان داواکارانی نیگەران کردووە بەڵام ئەوان بە هیچ زۆرێک لەسەر هیچ پرسێکیان ئامادەی گفتوگۆ نەبوون. ئێستا سلێمانی مەحکومە بە بڕیارێک کە هیچ لایەک قازانجی لێ ناکەن
بەڵام ئەوەی نیگەرانیەکانی قوڵتر کردوتەوەوەیە کە دەبواە پێشتر بە فەرمی دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراقی ئاگدار بکرێتەوە بەو پێی پێشتر هیچ گلەی و گازندەیەکی فەرمی و نافەرمی لەلایەن دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی تورکیاوە لەسەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی نەبووە. پرسیارەکەی کۆتاییش ئەوەیە کە ئایا کاتێوە نەهاتووە فڕۆکەخانەی سەربازی و مەدەنی لە سلێمانیدا لە یەکتر جیا بکرێنەوە؟